ساڵتان لەبێم کاتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم هیوادارم هەموو سەلامەت و تەندروست بن. ئێوارێکی دیکە هاتمەوە خزمەتتان لە ئێوارەی سلێمانی. وەک هەمیشە گرنگی بۆ بابەتانە دەدەین کە لە ژیانی کۆمەڵایەتیمانە تایبەتمەندی خۆیان هەیە و هەروەها لەلامان گرنگە لەگەڵ کەسانی پسپۆڕ و تایبەتمەند باس لەو تەوەر و باسە گرنگانە بکەین کە لە ژیانماندا سوودی لێ دەبینین. و هەر کەسێک لە ژیانیدا دەروونێکی دروستی هەبێ بە دڵنیاییەوە دەتوانێت بژاردەیەکی دروستی هەبێ و ئامانجی بۆ داهاتوش دروستتر هەنگاوەکانی دەنێ. تایبەت بۆ ئەمڕۆ باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە دەکرێت بڵین گۆڕانکاری یاخود نیوە ژیانی دووەمی زۆرینەی خەڵکیە. ئەویش پەیوەندی هاوسەرگیریە و پەیوەندی کە هەم لە ڕووی ئاینیەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان و پێکاتە سەرەکیەکانی ژیانی تاک و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەمان شێوە ئەو کەسێک کە هاوسەرگیری دەکات پێگەی دەگۆڕێت بیرکردنەوە و شێوازی ڕازگرتنی لەلایەن خەڵکەوە و زۆر شتی دیکە کە دروست دەبێ و هەروها دروستبوونی خێزان و هەنگاوەکانی دواتر لە دروستبوونی منداڵ. بەڵام سەرەتا پێش هەموو ئەمانە ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەو بژاردەیە چۆن دەکەی بۆ ئەوەی پەیوەندیکی دروستت هەبێ هاوسەرگیریکی دروست ئەنجام بدەیت و خێزانێکی دروست بکەیت. بۆ ئەم بابەتە گرنگە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە خانی ڕەزا کە بەڕێزیان پسپۆڕی دەرونی هەروەها ماستەر لە تەندروستی دەرونی و دکتۆرا لە پاراسایکۆلۆژی و برەودانی خود کە بەڕێزیان سەردانیان کردین و میوانە لە لامان سوپاسیانەکەین. خۆشحاڵ بووم لە دوای بانگێشتەکەمان وەڵام داینەوە سلێرە ئەتان بینم. دکتۆرە خانی بەڕێزتان بە دڵنیاییەوە ئەزمونێکی زۆرتان هەیە هەم لەگەڵ چارەخوازەکانتان هەم لە کاتی خوێندنی خۆتان و بە دڵنیاییەوە بابەتەکەش لە ژیانی کەسی هیچ کامێکشمان بەدەر نییە. بۆیە لەلام گرنگە پرسیاری ئەو بکەم پێشووی وەکو بابەتەکەمان بپرسم لە بەڕێستان بڵێن هاوسەرگیری خودی خۆی ئەو پەیوەندیە چییە تاوەکو مرۆڤ تاک دواتر پێویستی بەوە و وردەکارێ دەبێت لەناو ئەو پەیوەندێدا هاوسەرگیری لە لای ئێوە گەر پێناسەیەکی هەبێت. دەست خۆش بە کاکداری تۆپیکێکی زۆر زۆر گرنگە چونکە بەڕاستی ینی خێزان کۆمەلگا پێکێنێ خێزانێکی دروست کۆمەلگاکی دروست پێکێنێ دوو تاکی دەرون دروست یان دوو تاکی دڵخۆش خێزانێکی دڵخۆش کۆمەلگاکی دڵخۆش بکێنێ. پرسیارەکەی بەڕێزت هاوسەرگیری چێ ئێمە خوای گەورە خستووینێتە سەر زەوی گەرگەڕینەوە بۆ سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی خوای گەورە کە یەکەم ڤێرژنی مرۆڤی لەسەر شێوەی باوکە ئادەممان خستە سەر زەوی برای بۆ دروست نەکرد باوکی بۆ دروست نەکرد دایکی بۆ دروست نەکرد بەڵکو کەی بۆ دروست کرد هاوبەشی بۆ دروست کرد لەبەرەوەی پیرۆستترین و یان گرنگترین مقدەسترین پەیوەندی لەسەر زەوی پەیوەندی هاوسەرگیریە پەیوەندی تەکامل و تەواوکاری ئەم دوو ڕەگەزەیە بۆی ژیانێکی خۆش ڕیسالەیەکی جوانی مقدس لەسەر زەوی بکێنن. جا گرنگە بزانین کە ئێمە لەسەر زەوین بۆ پەیامێکی زۆر گرنگ بۆ شوێن پەنجەیەکی زۆر گرنگمان دیارمان هەبێ خزمەت کا بە خۆمان بە مرۆڤایەتی کێ هاوشێوەی ئێمەیە سەپۆرتە پاڵپشتە بۆی ئەم پەیامەمان بە باشترین شێوە بگەینین ئەو کەسە باشترین کەسە هەڵی بژێرین بۆ ئەم پرۆسە بیدۆزن. دەست خۆش بێت. زۆر بە پوختی و بە وردی کە بگەڕێنەوە هەمان ئەو بابەتەوەمان لە دەکات بپرسین کە بژاردەیەکی وەها گرنگ و چارەنووساز کاتێک کە هەروەک بەڕێز دەڵێ ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو سەرەتای مرۆڤایەتی خۆی گەورە خۆی بژاردەی بۆ باوکە ئادەم دروست کردووە. لە دوای ئەوەوە ئەو ئەرکە هاتە سەر شانی خودی مرۆڤ خۆی. ئەم بژاردەیە تایبەتمەندیەکەی لە چیدایە بۆ ئەوەی کەسێک بێ بژاردەیەکی دروست بکات تا پەیوەندی هاوسەرگیری پێک بێنێت. کاکە دیاری خۆت پێشتر لە مقدمە ئاماژەت پێ ئینسان کەمترین تەمەنی ژیانی لەگەڵ دایک و باوکی بەسەرە بە و زۆرترین تەمەنی ژیانی لەگەڵ هاوبەشەکەی بەسەرە. یعنی ئەگەر بخوانە خواستە هاوسەرگیری دووەم و سێمیشی تێکرێتەوە هەر لەگەڵ هاوبەشەکە زۆرترین تەمەنی ژیانی بەسەرە. جا گرنگە تۆ ئەم تەمەنەی کە هەتە بۆی داهێنەربی بۆی تازەگەربی بۆی پەیامەکەت بگەێنی لەگەڵ کەسێک کابی کە بەخۆشی بێ چکە خوای گەورە دروستی کردوون هەتا چێژ وەرگرین چێژ لە ژیان وەرگرین چێژ وەرگرتن بەمانە ڕاستەقینەکەی خۆی. جا بۆی بژاردەکەمان دروست بێ با نمونەیەک بم بەڕێزت ئەگەر ئێمە بڵین بزنسێکەکەم کۆمپانیایەک دانم لەسەر چه ئەساسێک شەریکێک بە خۆماڵە بژێرم لەم کۆمپانیای ئەڵم لەبەرەوەی قۆزە لەبەرەوەی خۆشمەوێ لەبەرەوەی نازدارە لەبەرەوەی ئێسکلاسی پێ
یان لەبەرەوەی بیرکردنەوەکانی مایندسێتەکەی عقلیەتی وەکو عقلێتی منە تاوەکو ئەم شەراکەتە ئەم بزنسە گەورەکەین و خزمەت بێ بخۆم و اینجا بە شارەکەم بە وڵاتەکەم بە مرۆڤایەتی ئەساسی هەڵبژاردننی کەسەکە لەسەر ئەو بیرۆکەوە بێ کە یەکەم جار منە بێت هەدەفێکی گەورەم هەبێ لە ژیانی خۆمە و ئەو هەڵەی کە زۆر کەسی تێکەوێ زەواجەکە بۆی ئیمانی تەواوکە زەواجەکە بۆی علاقاتی جستەیی بکە بە حەڵاڵی زەواجەکە بۆی لە ماڵی باوکی ڕاکە ژیانی خۆش نییە حڕیەتی نییە لە ماڵی باوکی بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە منە پێڵێن دا زەواجکە اینجا توانی با زەواجکە اینجا توانی بەتایبەت ئافرەتەکان ماچەکانمان زیاتر بەشێکیان ئەڵێ باش بکەم و لە ماڵی خۆما لە ماڵی خۆما هەموو ئەم هەدەفە ئامانجی کە دایانە لە بەردەمی خۆیان بۆ زەواج کە هەدەفەکە ناڕێکە نادروستە ڕاست نییە زەواجێکی نادروست دروستەکە دکتۆرە لە چ تەمەنێکەوە گونجاوە ئێمە هەموو شتێک لە ژیانماندا ئامادەسازی هەیە بۆی پێشوەختەیانی مەرجێ بۆی پێشەوەی بگەیتە کاتی پرۆسەکە جا بۆ هاوسەرگیری لە چ تەمەنێکەوە گونجاوە گەنج یاخود چ کچ چ کوڕ بیر لەوە بکاتەوە ئیتر کاتی ئەوەیە بیر لە وردەکارەکانی بکاتەوە بۆ ئەوی بگاتە چ تەمەنێک هاوسەرگیری بکات ئەو ماوەیە بەلامەوە گرنگە کاکە دیارە بێمە بزانین تەمەنی جستەیمان هەیە تەمەنی عقلیمان هەیە کەی تەمەنی عقلی یعنی واعی ئاگایی هۆشیاری ئەم کەسە ئامادە بوو کە بتوانێت کەسێکی تر دڵخۆشکە و بەرپرسیارەتی خێزانێک لە ئەستەوە بگرێ ئەو کاتە خەڵکی وا هەیە لە 18 ساڵی و ئەتوانێت ئەم بەرپرسیارەتی هەڵگرێ ینی پێگەیشتنی عقلی هەیە ئەو کەسی واشمانەیە لە 40 ساڵیشە ناتوانێت ئەم بەرپرسیارەتی هەڵگرێت چۆکەی خۆی هەستی کرد ئامادەیە ئەم خێزان پێک بێنێ و خۆی تەواو عیلاج کردووە شیفا کردووە لە برینەکانی مناڵی لە شۆکەکانی لە ناڕەحەتیەکانی لە تەنیاییەکانی و ئامادەیە ببەخشێ لە پرۆسەکە ئەو کاتەتوانێت لێرە کێشەیەکی گەورەتر دروست دەبێت ئەمە بەداخۆ هەتا کەسە کۆمەڵگەی ئێمە بەشێکی زۆرینەی لە خێزانێکی ناتەندروست دێتە دەرەوە بۆی خێزانێکی دروست بکات لەم حاڵەتەدا بۆ ئەو کەسانەی کە بە ئاگان وریان چی بکەن تۆ دکتۆر چ ئامۆژگارێکیان پێ دەدەیت کە گەنجێکی وریایە و بەڵام لە خێزانێکی ناتەندروستە بەداخۆ تا ئێستش ناتەندروستێکی بەشێکی دەبینین لە دایکان و باوکانی بەتەمەن لە ڕویان نایە بە هۆکاری شەرم پەیوەندی خۆشەویستی و ئەو ڕێز و خۆشەویستیایی کە لە ڕووی عەتفەوە هەیە دەری بڕن لە بەردەم مناڵەکانیان کە هەروەها زۆر بابەتی دیکە کە دەبێتە گرێ بەڵام چی بۆ ئەو کەسانی بە ئاگان کە بیکەن بۆ ئەوی کە بتوان هاوسەرگیرێکی ئەمان و کودێک باوکی خۆیان نەبن سێرکەم ئەگەر ئەسا بە ڕێزت بڕۆ ئیجازەی ساقی دەربێنی ئەڕەن خێرا سیارەکەت بەنێ و تۆ بڵێن ئەتوانی لەسەر شەستی لێ بخۆڕی یا بێ نەزاری وەرگری اینجا عملی وەرگری کەمە پرۆسێکی زۆر بچووکە ئەگەر بۆ پرۆسێکی گەوری وەکو هاوسەرگیری کە تۆ ژیانێک پێکەین ئەبێت بخوێنیتەوە لەسەر هاوسەرگیری ئێستا چەندین پسپۆرە هیچ نەبێت دەتوانی لە یوتیوب چەندین بەرنامە هەیە چەندین زانا هەیە چەندین دکتۆر هەیە چەندین لایف کۆچ هەیە بتزانی جارێ ئەسڵەن کۆی پرۆسەکە چۆن بنیاد بنی چۆن بتوانی خۆ چارەسەرکەی لەو شتانەی کە هەت بۆ لەو ناڕەحەتیانەی کە بچکت سبەی ڕۆژ بە بەرامبەرەکەت یاڕژی ئەنی چەندین کەیسێتە لای من مەسەلەن لە قسەیەکی زۆر بچووکەوە لەبەرەوەی کەسەکە خۆی برینارە گفتوگۆی بەرامبەرەکەی بە زدی خۆی وەرەگرێ یعنی بە هەڵچوونێک وەریەگرێ و تەقینەوەی لێکەوێتەوە جا ئەبێ خۆت چارەسەرکەی خۆت شیفا بکەی خۆت عیلاج بکەی تێبگەی لە پرۆسەکە بخوێنیتەوە لەسەری دێراسەی بکەی اینجا بڕۆیتە ناوی نەک خۆتی تێ هەڵڵێ ینی ببێ دکتۆر خانی ئێوە خۆتان لۆکو کەسایەتی خۆتان و ئەو خولانەی کە دەیکەنەوە بۆ خەڵکی و ینی زۆر شتی تایبەت دەبینین لە ئێستادا کۆمەڵگەی ئێستەی ئێمە تا چەندێک پێشوازی لەوە دەکات یاخود تا چەندێک بیریان لەوەیە گەنجانمان پێشەوەی هاوسەرگیری بکەن یان چێک ڕوویداوە کەسێک کوڕێک بڵێ من کچێکم خۆشوێ بێت پێشنیارەکانی لە لای تۆ بکە وەڵا کاکە دیاری زۆر لەبەرەوەی بەڕاستی خەڵک بۆ وەڵام مەگەڕێ وەڵامی زۆر ینی پرسیاری زۆر لە مێشکی هەیە کە بێ وەڵام ماونەتەوە ئێستا بۆ وەڵامەکە یەگەڕێ ینی نموزەجە پێشوەکانی پێقبوڵ نییە ئێسە بەڕاستی سواز بخۆیانی ڕێژەیەکی گەنجانی ئەمە پێشوی هاوسەرگیری بکەن بیر لەوە بکەن و لە لای کەسانی پسپۆر پەیوەندی وەربگرن ئێمە بابەتەکەمان بن ئەوەی کە لەلام گرنگە بۆەوەی کە بەرچاوڕوونیەک بدەین کە چۆن هەڵبژاردن بکەین ئەو خاڵە گرنگانە چین یاخود چەند شتێکی دیاریکراو هەیە وەک خاڵی بژار دەبێت
کچێک بیزانێت بۆ کوڕێک و کوڕێک بزانێت بۆ کچێک. ئەکید بەڵام یەکەم خاڵکە زۆر گرنگە لە ڕێگەی بەرنامەکەی بەڕێستەوە کە گەنجەکانی لێ ئاگادار بکەم ڕەجاءن یەکێک نەڵێ لەبەرەوەی من خۆشمەوێ ئەم وشەیە بڵێ من خۆشمەوێ بۆ ئەمە هاوسەرگیری بکەم چکە ئەمە هۆکار نییە. خۆشەویستی وەکو لەزگەی دیوارە، تۆ توانی خانوویەکەت نەبێت دیواری نەبێت لە ناو لەزگەیە بژیت دیکۆرەکەیە. ئەمە تۆزە شتێکی جیاوازە دکتۆرێک بیسینی ئەمە دایمە هەتا ئێستا و بەردەوام وا ڕاهاتوین دەڵێن دەبێت خۆشەویستی هەبێ بۆ هاوسەرگیری لە خزمەتتان خۆی 5 خاڵی سەرەکیمان هەیە بۆ هاوسەرگیری کە خۆشەویستی خاڵک نییە لەوان هەر بۆ بەڕێستان ڕوون بێ کە کوڕێک و کچێکێکم جارێکە بینن هەنیگا گۆڕنەوە یان ئەڵەی دڵیان بۆ یەک لێیە جسمیان هۆرمۆنی دۆپامین دەرەیە هۆرمۆنی دڵخۆشی دەرەیە. چەند گۆڕانکاریێکی کیمیایە لە جسمیان ڕۆیە دوایەوە کە تەتەورەکە هۆرمۆنێکی تر دەرەیە تاگاتە هۆرمۆنی ئیدمان ئەگەر مەسەلەن دەستگرتن و چوونە دەروی زۆر و قسەی شەو و ئەمانەی تێکەوێ ئەکەوێتە حاڵەتی ئیدمان. یعنی هیچ پەیوەندی بە خۆشەویستیەوە نیە، شتێک نییە زانستیە ناوی خۆشەویستی بێ پێشسەوت. تەنها گۆڕانکاری کیمیاییە، یعنی هۆرمۆناتە جسمی دەریا دڵی خێرا لێڵێ وڵا من تۆم خۆشەوێ لێ کەم نیگاوە عاشقی تۆ بوو. ئەگینا خۆشەویستی بە هیچ شێوەیەک ئەساس نییە بۆ زەواج. ئەگەر بگەڕێنەوە بۆ نمونەی شەریکەکە تۆڵی من لەگەڵ تۆ یا شەریکەیەکدا کۆمپانیایەکدا مەزرێنم لەبەرەوەی خۆشمەوێ نەخێر زۆر جوان نمونونەکە بە تاواتی لێ تێگەین فعلا تۆ کۆمپانیایەک دانی بە دوای یەکێکە گەڕی لەگەڵ تا بزنسەکەت گەورە بکە ئەبێ ماینسێتی عەقڵیەتی بیرکردنەوەکانی ئەساسترین پرسیار لەو کەسای بکەین کە ئەمانەوەی هاوسەرگیری لەگەڵ بکەین ئەڵێن پلانت بۆ داهاتوو چییە؟ بەداخەوە لای خۆمان ئەڵێن چەند ئاڵتوونەی بۆکەی چەند نازانم چیت پێی ببەخشی ڕاستە، بەڵام ئایا فکری چۆنە عەقڵیەتی چۆنە تا چەند ڕێز لە مێینەکانی ژیان یەگرێ؟ ئایا خۆی ساحەبی قەراری خۆیەتی یان کوڕی دایکێتی مەسەلەن؟ ئایا کچێکە خۆی نازجە خۆی پێگەشتووە لە ڕووی سۆزداری و عاتفیەوە یا لە تەنیاییە ئەوێ زەواجکە؟ خۆی ئەمانە گرنگن چکە تۆ پرۆسێکی زۆر گرنگ قوڵ پێکەیەنی کۆمەلگایەکی بچووک پێکەینی لە ناو ماڵەکەی خۆدا. جا بۆ پرسیارکە بەڕێزت ئێمە 5 خاڵی سەرەکیمان هەیە گەر زانستی بن بۆ بژاردننی کەسی بەرامبەر ئەبێ یەکەم جار قبوڵی جستەیی هەبێ، ینی کە کەسێکە بینی بتوانی لەگەڵیا ینی نزیکبوونەوەی جستەیی هەبێ بەتاڵی مەشاعر و هەستەکان ینی قبول هەبێ، ینی مەرجە هەستی بڵین زۆر قوڵی هەبێ قبوڵە پێت ئەم کەسە بتوانی باوەشی کە بتوانی دەستی لێبی چکە بڕوان پێ بکە کاکە دیاری کەسی وام هەیە 20 ساڵ لە زەواجی کردووە ئەو قبوڵەی لەلا دروست نەبوو کە باوەشیەکەوەزانێت بە زۆر ینی بە زۆر لی ئەوەرەگر بەو دیفئەناکە ئەبێ یەکەم خاڵ ئەو خاڵەمان هەبێ کە کەسەکە بینێ دوایەوە بێت لێک نزیک بوونەوەیان تەوافقی کۆمەڵایەتیە بێ مەسەلەن ئەمان ناکرێت ئەم بشەهادەی بەرز و خێنەواری زۆر بەرزیان هەبێ ئەمان هیچ خێنەواریان نەبێ ینی هەردوو خێزانەکە دوایەوە بێ ینی لێک نزیک بوونەوەی ئاینیمان هەبێ نوعا ما نزیک بوونەوە کە بێنێک ئەمان دائیمە مەسەلەن لە حەج بێ و ئەمان دائیمە لە خواردنەوە بێ ینی نوعا ما نزیک بوونەوەی کە بێت چکە دوایی کێشە دروستە بێ ینی سەرەتاکەی باشترە لێرەوە ئێستا ڕێک بکەون تا دوایی ئەوە هەبێ و لە کۆتایشا بێ لێک نزیک بوونەوەی مادی هەبێ بۆ نمونە دایک و باوکی کوڕەکە یان دایک و باوکی کچەکە 20 ساڵە ئیشەکەن تا توانیویان ئێستا کچەکەیان مانگی 5 وەرەقە سەرفکە ئەبێ بەلایانی کەمەوە ئەم کوڕی کە هاتۆتە داوای کچەکان بتوانێت ئەم مانگی 2 وەرەقە سەرفکا لەوێ چکە ئەمیش دوای 20 ساڵ ئیشکردن گۆڕانکارێکی ئەوتۆی باندی دروست نەبێ لەو نێواندا شتێکی کە بەلامە گرنگ بوو بپرسم بۆ هەڵبژاردننی هاوسەری کی دروست ئەوەی کە هەر بەڕێزت بەشێکی بەڵامدایەوە لە ڕووی دایک و باوک و خێزانەوە بەڵام بوونی بڕیاری دایک و باوکەکان هەردوو خێزان تا چەند گرنگە ئەوە تێگەیشتین لەوەی کە گرنگە لێک نزیک بوونێکی توانستە مادی و درێک تێگەشتنەکانە بێ بەڵام وەکو بڕیار ئەوان لە کوێدان تا چەند گرنگە بڕیاری دایک و باوکەکان زین پێش هاوسەرگیری کاکە دیاری بە دڵنیاییەوە گرنگی زۆری هەیە بۆ لەبەرەوەی ئەوان خیبرەی زۆرتریان هەیە لە ژیانە تێگەیشتنی زۆرتریان هەیە شتی زۆرتریان بینیەوە بەڵام ئەوێ بگەڕێنەوە پێشتریش ئێمە باشترین جۆری پەروەردە کە دینی ئێمە دەعمیەکە پەروەردەیە بە حڕیەت تۆ حڕی من بەرچاوڕوونی تێمێکە لەوانەیە ئەم کەسایەک و دوو سەیتیابێ بۆ تۆ گونجاونە بەس تۆ ئازادی بەس ناکرێ لەژێر ناوی دایک و باوکە ئیکرا بەکاربێنین زۆر لێکردن بەکاربێنین کە شەرعەن دینەن گوناحە
حرام نه بڕیاری خۆتە بەڵام بەرچاوەڕوونی تێمێ کە 1 و 2 3 و 4 چونکە ئێمە ئەو هەڵەیە کە زۆر کەسی تێکەوێت ژێر کاریگەری میدیا لە حەڵقە و مسلسلەوە معلوماتەکانی وەرەگرێ ئێمە تا چەند جیاواز بین جوانترین ئەم شازادێ و ئەم کارەکەرە لە ماڵیانە و زۆر جەواجێکی سعیدیان محارەبەی هەموو خێزانەکە مەکەم لە بەرخاتری تۆ ئەمانە زەواجێکی زۆر ناسەرکەوتوو پێکەێنن ئەمە میدیا ئەمە حەڵقە و مسلسلە لە ژیانی ڕاستیە بێ زۆر لێک نزیک بوونەوە هەبێ چکە تا لێکچوون نەبێ تاقەکانمان یەک ناگرن هەر لە سەرەتاوە تۆ جیاوازیەکی زۆر گاپێکی زۆر گەورە لە بین دوو کەسەکە دروستەکە کە ئەکی بەجیابوونەوە یان بەمانەوەی مەجبوری تەواو بژاردەی دروستی هاوسەرگیری لە زیاتر کۆمەڵگەی ئێمە زۆرێک لە کۆمەڵگەکانی دیکە دەست پێشخەری لە لای ڕێگەزینێرەوەیە کوڕ دەبێت دەست پێشخەر بێ لە هەڵبژاردن لە قسەکردن بەڵام تا چەندێک کاریگەری و توانایی نێرینە ڕۆڵ دەبینێت لەسەر ئەو هەڵبژاردنە و هەر ئەوەی کە پەل دەکێشێ بۆ باوک سالاری و دواتر لە ناو ماڵیشدا هەر نێرینە ئەوێت هەموو دەسەڵاتەکانی لابێ نه هەموو دەسەڵاتەکانی لابێ بەسە بگەڕێنەوە بۆ سایکۆلۆجەتی پیا و ئافرەت خۆی گەورە ئەم نەفسەی لە شکلی پیاوە خستۆتە سەرزەوی بۆ مەشینێکی دیاریکرا و بۆ مهمەیەکی دیاریکرا و ئافرەتیشی لەسەر شکلی ئەم جستێ و ئەم بیرکردنەوە خستۆتە سەرزەوی بۆ مهمەیەکی دیاریکرا ڕۆڵی پیاوە سایکۆلۆجیەتی وایە کە هەم پرۆتەکتەر بێ هەم پارێزگاری لە خێزانەکەی بکا و هەم دابینکەریان بێ تەبیعی ڕۆڵی ڕئیسیەوەیە کە پارێزگاری لە خێزانەکەی بکە ئەبێ قەوامە لای ئەو بێ ئەبێت نەک دەسەڵات ئەبێ بە ئیتیفاق بێ بەڵام ئەبێت باڵی کێشا بێ بەسەر خێزانەکە بۆی خێزانێکی گونجاو جا ئێستا دەمێت وەکو بژاردە زۆربەی شتەکان مانزانی پەیوەندی هاوسەرگیری کە دروست دەبێت جارێکی دیکە لە نێو خێزاندا ئەنجا بژاردە دروستەکان چین و چی وا دەکات باشترین جۆری هاوسەرگیری دروست ببێت باشترین جۆری هاوسەرگیری من نەزانم چیمەوە ناسیحەت یان پێشنیار بێ بۆ گەنجەکان دابنیشێ بە وەرەقەوە بە قەڵەم پێوەرەکانی خۆی بنووسێ پێوەرەکانی من چیە لە کەسی بەرامبەر دوای کە کەسێکی لە نزیکە بە پێوەرەکانی ئەمیتیانە ئۆڕەدی لە سەرەتاوە ئەم لی نزیک نابێتەوە و دوای ئەوە هیچ جارە کلیلی هەستەکانی نەیاتە دەستی بەرامبەر هەتاوەکو دڵنیانە بێ کە ئەمە کەسە دروستەکە لە دوای هاوسەرگیریش لە دوای هاوسەرگیری لای ئێوە زۆر جار ئەوە زۆر باوە دکتۆرەکە هەندێک جار دەبیستین لە دوای هاوسەرگیریش دەڵێن بەتایبەت بۆ خانمان دایکی پووری نەسیحەتیەکەڵێ وریا باشتی ئەوە هەموو شتێکی خۆ لای مێردەکە و باسمەکە با ئەوە نەزانێ با ئەوە نەزان ئەمە هەم لە ڕووی با بڵێن زانستیش و لە ڕووی چارەسەرکارەکانی ئێوەشەوە بە هەم بەشێکی ڕاستە یان پێش زەواج نابێت پیاوەکە بخرێتە کۆمفۆرت زۆنەوە لە بەرەوەی خۆی گەورە بە ڕاوچی دروستی کردووە ناکرێ ڕاوەکەی ڕاو کردبێ و هەر ڕاکە لە دوای ئەگەر بڵین ئافرەتێک و پیاوت بیانەوە زەواجکەن پیاوەکە لە بەرەوەی ڕۆڵی ڕاوچیە بینێ ئەبێت ئەو نێچیر بێ و ئەم ڕاوچی بێ ئەگەر عکسی کەینەوە پیاوەکە ڕاکە دەستەکە خنکە هەستەکە حڕیەتی نییە بڕیاری نییە پێش زەواج هەتاوەکو بڵین ئافرەتەکە قەدر و قیمەتی بەرز بێ و خۆی نەیا بەدەستەوە و هیچ شتێکی بە بەلاش نەیاتە هیچ حەزێکی نەیاتێ بە بەلاش هەتا زیاتر هەوڵی بۆیە کاکە دیاریاڵە شەریکە ئێکیە شەریکێکی سویدی هەموومان نەزانین ئەڵێت نیسبەی فرۆشتنەوەی بەرهەمەکانی سفرە بۆ لەبەرەوەی کە ئەدەنێ وەستات لەگەڵا بۆ نانێرن ئەبێ خۆت بڕغوی بەستیە تۆ کانتۆرێکی گەورە هەفتێک 2 هەفتەت بێچێت تا تەواویەک دوای دڵە نایە بفرۆشی چکە ماندوو بووی پێوەی جهدت تیا کردو کۆششت تیا کردو ئەو پیاوەی کە کۆششەکە بۆ بەدەستێنانی ئافرەتەکە زۆرترین قەدری ئەمێنێ لە لای پێش زەواج بەڵام دوای زەواج بەعکسەوە هەتاوەکو ئارامترین ئامێز بن بۆ یەکتری و زۆرترین خۆشەویستی و زۆرترین ئەمان ببەخشن بە یەکتری هەتاوەکو زیاتر زەواجێکی سەرکەوتووە بێت یعنی ڕێک عکسە بێتەوە پێش زەواج نایخێتە کۆمفۆرت زۆن و دوای زەواج بێ بەردەوام ینی لە زۆنێکی زۆر ئارام و خۆشەیە پێش هەمیشە ماڵ دەوترێت بە ئافرەتەوە ماڵە و زۆریش ڕاستە و ماڵ بۆ ئافرەت دروست دەکرێت لە ڕووە دەرونیەکەوە چەند خانمان کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئەو ماڵە ئارامە و خاڵە گرنگەکانی دروستکردنی ئەو ماڵە ئارامە چیە بەتابێت بۆ گەنجانی ئێستا کاکە دیارێ پیاو کە خێزان دروستەکە یەک کەسە چێتە ناو خێزانەکەی
بەس ئافرەتەکە ئەم پیاوا هێنەی بەستێتەوە بە خێزانەکەی خۆی و خێزانێکی تریشی بۆ دروستەکە یعنی ئەساسی کۆمەڵگە ئافرەتەکەی کات ینی لێ کەس دوو خێزان دروست دەکاتەوە خێزانی خۆی و پیاوەکەشە بەستێتەوە بە خێزانی خۆیەوە کات بە ئەندامێکی ئەوان جا تاوەکو ئافرەتەکە دڵخۆش بێ ئارام بێ پێگەی خۆی بزانێ شایەن بوونی خۆی بزانێت چۆن خۆی شەح نەکاتەوە بەبێ بەرامبەر هەتاوەکو ماڵێکی پڕ ئارامی دڵخۆشیان هەیە هەتاوەکو پیاوەکە لەژێر ئەو بیانوانەی کە ئارزیانی خۆت باست کرد مەسەلەن دایک و باوکی نەسیحەتی هەڵی ئێنیاڵەن داوای مەتۆحتیتی کە بڵێژن لەسەر هێنم با فێر نەبێ قاج درێژکە بە قسەیژ نەکەومەکە بە قسەیژن کە سواری ملتە بێ ئەم نەسیحەتە هەڵانە لەوانەیە لەژێر ئەم ناوانەوە عەزیەتی نەفسی خێزانەکەی باتەوە و تەبیعی ماڵێکی زۆر نائارام دروستە بێ بۆ هەردوو لە چەو ئەگەر بەدڵت نییە ئەو شتانەی لە خێزانەکەت وەریەگری جوان بە خۆتا بچۆرە و بزانە چی پێبەخشی چۆ زۆر کاتیەتە لای دکتۆرە دایمە دەموچاویەوە بەیەکا دایمە لوتی کردووە ئەی خۆ تۆ چیتی ئاوە تێتا و دایمە لوت بکە ینی بزانە کاردانەوەی چییە ئەم لوتکردنە ئەم دەموچاویان بێکە چکە خۆی گەورە شخصێتی ئافرەتی وا دروست کردووە وەرگرە هەرچی بیتێ چەند هێندەیە کاتوە داتەوە خۆشی بەرێ بەڵێ خۆشی بەرێ چەند هێندەیە کاتوە داتەوە ئەگەر ناخۆشی بیتێ دە ڕۆژ ئەو ماڵە جەهەنەمە دکتۆرە خان ئەرکە سەرەکیەکانی ژن و پیاو لەنەو ماڵە چەند گرنگە کە هەرێکیان ئەرکی سەرەکی خۆی بزانێ لە ئێستادا کۆمەڵێکی زۆر لە کێشەکان دەبینین تەنانەت لە دادگاکان دەبیستین و لە زۆربەی شوێنەکان بەداخەوە ژیانی هاوسەرگیری گەنجانی ئێستا دەڵێت هەر یەک بەوی کە دەڵێ لە ئەرکی سەرەکی خۆی نازانێت پیاوێک وەکو پیاو خانمێک وەکو خانم لە ناوماڵان جا ئەم ئەرکە سەرەکیانە چین و بۆچی لە ئێستا ئەم کێشانەوەندا زۆرن پێش بەڵامی بەڕێزت بەم منەسات بلۆمە خوێنمەوە لە تۆپی تەصنیفی شاوری یعنی هەستەکانی پشت هەموو نەخۆشی شیکاری هەستەکان مەبەستت بەڵێ هەستە هەموو نەخۆشیێکی جەستەیی و دەرونی هەستێک دروستێکە ئەم هەستە لە چی دروستە بێ لە بیرکردنەوەکانی دوو کەسەکە طبعاً یەکسەر ناتوە ئێستا بیرکەیتەوە بڵێ من وام میتر خێراب بێ بە نەخۆشی جەستەیی ینی لە کەڵەکە بوونی هەستەکانم جا ئەمە چیە کات کە پیاو بە ڕۆڵی ڕئیسی حەقیقی خۆی هەڵناسە لە ماڵە و ئافرەت بە ڕۆڵی حەقیقی خۆی هەڵناسە چیان دروستە بێ نەخۆشی کۆڵۆن دوور بێخوا کانسەر چەندین نەخۆشی تر گورچیلە قەڵەوی ورکی پاکە شکلی دەموچاوی قژیە ڕوتێ ماڵەنەوە باشەژی و خواردنی خۆشە خوا قەڵەوە نەوەڵە هەست دەکات قیمەتی نییە ینی قیمە ینی بەهایەکی نییە پێگەیەکی نییە کە زۆر قەڵەوە بێ ینی ئەڵێت خوا بمبینن ئێوێ ببینرێ دەرکەوێ بۆی جسمی زۆرە بێ طبعاً لە دەرەنجامی یەکجار و دووجارەوەنا لە کۆی لایفستایل لە کۆی ژیانکردن جا بۆ پرسیارەکەی بەڕێزت ئەرکی پیاوە کە پارێزگاری لە خێزانەکەیکا لە هەموو لایەکەوە لە سایە هەفتای تاقەکانی تاقەی نێرینێ بڕیارەرە بیرکەرەوە کە ئەوە پارێزگاری لە خێزانەکەیکا لە ڕووی مادی لە ڕووی معنەوی دابینکەری مادی و معنەوی خێزانەکە و ئافرەتەکەش سیاناکە یعنی ناچاکە سازیەکانی هاوسەرەکەی چاکەکە و پلس سەپۆرتەیەتێ پاڵپشت دەبووی ڕۆڵی پیاو دابینکەری مادیە و ڕۆڵی ئافرەت دابینکەری سۆزداری ینی پاڵپشتی سۆزداری ئافرەتەکە و پاڵپشتی مادی هی پیاوەکە بەڵێ بەم جۆرە دەکرێت هەردوو لە هاوسەنگێکی ئەو تۆ دروستکەن لەو کەیسانەی کە ئەگەر بپرسم یەتە بەردەستی تۆ چ شتێک هەبووە جێی سەرنج بوو بێ لە لات هەستکەی یەکێکە لە بابەتە دیار و جیاوازەکان لەوانی تر وڵی کاکە دیاری بڵم ئەمەتەی شتەکان جیاوازن ینی شتانەکەی کە لەوانەیە من و بەڕێست و بینەرانیش تۆزە پێیان سیر بێ سامانەی بۆ بە دیار دەکبرا خێزانی هەیە و چەند دۆستێکیشی هەیە یان مەسەلەن مێردی هەیە و هاوڕێی هەیە لەژێر ناوی هاوڕێیەتیە بەڕاستی ئەمە زۆر قێزەونە تۆ خۆت ناتوانی بە بەرپرسیارەتی یەک کەساستی و دڵخۆشیکەی و کەشێکی ئارامی پێبەخشی چۆن خۆت کردکردەکەی بۆ کەسانێکی تر لە خارجی ئیتاری ئەم زەواجە ئەمە ئەو شتێکە من زۆر پێم ناخۆشەکە زۆر ئەیبینم بەداخەوە ینی ئەوش زۆر ڕاستە دەمێت لە کۆتایە پرسیاریەوە بکەم بە کورتی منداڵ ڕۆڵی چی دەگێڕێت لە
پتەوکردن یاخود لاوازکردنی پەیوەندی هاوسەرگیری چونکە زۆر جار دەبینین لە خێزانی کوردیدا دەڵێ کە منداڵ بوو ئیتر دایک هاوسەرەکەی وەلاوە ئەنێ لەبەر خزمەتکردنی منداڵەکەی و پێچاوانەکەش ڕۆڵی مناڵ لە پتەوکردنی هاوسەرگیریە سفر زیرۆ. ئەو دایک و باوکەی بڕیارەیەن نفسێک کە خوای گەورە دروستی کردووە وەکو تۆ نفسێکی کامل متەکاملە بیخاتە سەر زەوی لەبەر ئەوەی پەیوەندیەکان پتەو بێ ئەو پەیوەندی زۆر زۆر لاواازترە بێ و ئەو ژنەی کە لەبەر خاتری مناڵ بەسەر خۆیایەت و ئیهانە لەسەر خۆی قوبوڵەکە تەنیایی لەسەر خۆی قوبوڵەکە ئەمالکردن لەسەر خۆی قوبوڵەکە لەبەر خاتری مناڵەکانی بە پێی ئەیلم لە سەیانەوە و هەشتی مناڵەکانی لە کۆتایی تەمەنیای خەنەکە دارە العەجزە خەڵوەتگەی پیری بۆ کەسانێکی ئەنانی پێکەێنێ کە پێی وایە هەموو شتێ حەقی مکتەسەبە تەنانەت ئەگەر بگاتە ئەوەی تۆ ئیهانەش لەسەر خۆت قوبوڵکەی لەبەر من ئەبێ هەموو خەڵکەکان لە خزمەتی منابن کەسانێکی ئەنانی پێکەێن سۆڕۆڵی مناڵ لە پتەوکردنی خێزانە سفرە خێزانێکی دڵخۆش نەبی و نەفسیەن و جەستەییەن و مادیەن ئامادە نەبی تاکێک بخەیتەوە گوناحە تاکێک بخەیتەوە بخۆ ینی ئەمە هی نییە هەرەمەکە یالا بەهر مناڵ دروستکەین چکە بۆ بە باو ئەڵێت زاواجیان کرد ئەبێ مناڵی ئەبێت ینی وەکو مەفروز بەشێکە لە پرۆس بەشێک نییە یانی یەک پاکێج نییە چاوسەرگیری خۆی ئۆڕەدی پاکێجەکە و مناڵ دروستکردن بەرپرسیارەتێکی دینی و ئەخلاقی و دنیایی و قیامەتی زۆر گەورە ینی یاری مناڵان نییە بڵێ هەر بۆ هاوسەرەکان مەرجە لەسەریان لە دەرەوەی بوونی منداڵەکە یاخود لەودی و پێویستەکانی منداڵ خۆیان پەیوەندێکی خۆیان هەر تۆندڕا بگرن و تۆ تاکێکی تۆ فەرزە لەسەرت ینی ئەخلاقیەن کە تاکێکی دەروون دروست تاکێکی بەرهەمێنەر پێشکەشی کۆمەڵکاکەی ئەگەر تاکێک لە خێزانێکی شلەقاو بێت چی لە دەرەچێت چیزانەوە ینی دایماڵین ئەم نۆع کۆپیانەمان زۆر زۆرە وڵای کۆمەلگا بەستیەتی خەڵکێکی شەڕانگە ئەم هەموو خەڵکە بۆ چیە کوژرێ دەبێت دەرونی ئارام نییە ئەم هەموو شەڕە ئەم هەموو جیابوونەوەک و فەرمووت ئەم هەموو ینی ئێساشتی وابینی کابراوە نازانم خەزوری کوشت و خەسووی کوشت و ینی شتانە کە نامون بە ئەمە دۆ لە برای دەرون تاکەکان تەواو نین لە خێزانێکی شلەقاو دەرهاتەوە ئەم نموزەجەی بینی و جا نەوەڵە ئەبێ خۆت تەواو ئەسڵەن پێش مناڵ دروست پێش هاوسەرگیریەکە مەفرۆزە خۆ شیفا بەی خۆ عیلاج بەی چارەسەری هەموو ناڕێکەکانی خۆت بکەی اینجا بچیتە ناو پرۆسەکە. زۆر دو سپاس دەکەم دکتۆرە خانی ئێمە خۆشحاڵ بووین بۆ ئەو تەوەرە دیاریکراوە لە تایبەت لەسەر هەڵبژاردن چونکە بەڕاستی ڕۆڵی سەرەکی هەیە لە دروستبوونی تەواوی پرۆسەکەدا لە کۆتاییدا ئەگەر شتێک مابێ من نەمپرسی بێ بتانەوێ باسی بکەن خۆشحاڵە بم. زۆر سپاس بۆ بەڕێستان ئەلام ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بینێ لە بنیادکردنی کۆمەلگایە تا چەند تێوجێکردنی کۆمەلگا بە ئاراستە ڕاستەکە بێ و ینی شتی ڕاست بین بە تاکەکان لە ڕێگەی ئەلامەوە هەتاوەکو ڕۆڵی ڕاستەقینی خۆی بینێ بەڵام ئەگەر من داوتە بم بە خەڵکەکان بە گەنجەکان تکان لێکم هاوسەرگیری تاوەکو خۆت تەواو دڵخۆش نەکەی و هەست بە تەواو ئیشباع و تێربوونی خۆت نەگەی لەگەڵ خۆتی خۆتە لەگەڵ خوای خۆتە مەچۆرە ناو پرۆسەکە ئەبێ کاتێک بڕیاربەی کە بتێ بەرامبەرەکەت دڵخۆشکەی اینجا ئەساسەکی سەلیمەدی نەکچی پێ بماتێ چین بۆ ئۆکات چین پێ بیەمە و ئینشاءالله ینی هەموو ئەو کەسانەی کە زەواجیان کردووە زەواجێکی زۆر خۆشیان هەبێ قەت دران نییە لەم دەقەیەوە بەڵێن بە خۆیان بن کە چاکسازی گۆڕانکاری لە خۆیان بکەن خی گەورە شوادیاوە ئەگەر ئەمان چاکسازی بکەن ئەویش خۆیان سێجال و لەهم ڕەحمانەوەدا خۆی خۆشەویستی خاتە نێوانیان و ئەوانشی هاوسەرگیریان نەکردو خی گەورە کەسی باش ئینشاءالله بۆ خۆیان ڕابکەشن و ژیانێکی زۆر بەختەوە ئینشاءالله. زۆر سپاس دەکەین دکتۆرە خانی ڕەزا بەڕێزیان پسپۆری دەرونی و لە هەمان کاتا ماستەرە تەندروستی دەرونی و دکتۆرە لە پاراسایکۆلۆژی برەودانی خۆت زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵیان بووین هیوادارم بێ سوودتان بینی بێت لە تەواوی قسەکانی دکتۆرە خان و هەم هیوای ئەوتان بدەخوازین بژاردەیەکی دروستان نەبێت لە تەواوی پێویستیەکانی ژیانتاندا شاد و بەختەوەر بن. سپاس.